أري بازرقانا يا كاي والله يا بيسر حو هو خريك يشيد خريك شيد شنو هذا؟ أي نابيني خريجي مطالعة وترتيباتهم. مطالعة مطالعة شي شعر وأدب، فن وفلسفة، دانش دانش. نبابة دانش. جالية زاني ها ها حظك يدسي لي باي. نبابة هاي توبيان بلي يعني سفرسياري اللي بكم لسر فن وأدب ومطالعة إيه؟ إحراز نابي لا والله أو كم ببوري خورا. هاوها. دفر مدي فوق هذه فوق. باش لقيناك بس إحراج نبي ماني إحراج بهم. أي طبعا هو براسه. باش عليه ميلي سيري بدرك ضل لا دزل في وك حجاب ميلي سيري بدرك ضل لا دزل في وك حجاب درخ بدري رومتي خود شوخكي عالي جناب دوباري كرو. دوباريكم بس أو بوذو ببينم كعود دوباري كرو. ميلي سيري بدرك ضل لا تزل في وك حجاب درخ بدري رومتي خود شوخكي عالي جناب جوانا عليه بو بستي عرس يكتر أكوجين خوش كزاو خال ومعمو باب بونا خو بو بدوشمنو بو دشمن بو بأحباب بردمي كاميرا نبا ريك بيم أود صقي قط يا واش كاكا يا واش أكون نابي وين نابي وابا كي وقت يوي شون والله تقريبا باش بو من وقتو مطالمها كردو وشتم بيو باش هزارشتم اشتكي كامر حزك بيلم شون يجي بيا اي بو بختو بيو بيم بيم نبي برو اشتكي بيا عقوري كمان بيو يلا برو داي دقيقة داي عليه لساي هواي نشتيمانا هزاران كت قدم خيرا جوان ئێستا کچانی وڵاتم سەر و دڵیان پێ بسپێر والله باوكم جوانا والله باوكم جوانا أها بزان عليك بهرزان وطالان روش نجتمان أم خير وبيرح أوي بودلو قرقنا شازي ساري لجيرة دلم شكاوة هر علي بوري إفرازي هوليرة تو سري خو چوان بو وچيه مكة ئەوە لە گیرفانتایە ئەوە یعنی چۆن ئەم هەمووشتە ئاوەیە بەس بزانم قڕم ساق دەست مەکە بە گیرفانما ئەوە گیرفان شتێکی شخصیە ئەسڵە من گیرفانم دڕاوە دەستی پیاکەی زیاوە وڵی خەتەرەوە یان ناکەم جا چۆن بۆ یێت ئەمان چۆن بۆ منە ئەوە بەڕاستە دەسەبەی بۆ گیرفانم من مێشکم ئەو چاچی پێتی شتەکەیە ئەڵی کۆمپیوتەرە کوڕی باوکم هەزاشتی واتیە حەزەکەی شتێکی کە بڕۆ دەیاڵا دەی ئەڵێ بە غەمزەی چاوی مەخموری سیاهی مەستیمەی کردی جوانە بە ماچی لێوی مستەغنی لە ئەنواعی مەزەی کردی جوانە ئەنجا با من ئەمەی تۆ بڵێمەوە جا خۆم بە دوایە شتی تر بڵێم فەرمو باشە بابی بووینە ئێستای بینی ئەمە بزانین مطالعە و فەلسەفەکە چیەڵێ ئاها بە غەمزەی چاوی مەخموری سیاهی مەستیمەی کردین بە ماچی لێوی مستەغنی لە ئەنواعی مەزەی کردی چوونە لای کوێخا دوو لە ڕوود وەکو پیاو هەیتڕەی کردین چەشنی گورگەبۆر بە پیری بە حەق مەخسەرەی سەی کردین جاسووسی ناوخۆ بە نەفرەت لەمەی کردین لەوەی کردین لەمەی کردین لەوەی کردین ماڵی بەداخە یعنی لە هەردوو جەژنەکە بوون ئێمە بۆ ئەوە چوونی تر ئاوای لێ هاو ئەرەوەڵ باشە فەلسەفە تاش ئەمە بۆ ئەڵێم ئەگەر ئەمەیان بزانیت یعنی ئیتر بەڕاستی ئەتراف و پێ ئەەکەم و تەوا بابە من سەر لە هەموو شتێ دەرەکەم بە تایبەتی ئەگەر جامی کرابێتەوە یان سلای دەکەی جوانە پاسی بەرێ سپاس باشە سیکە
ئەڵێ دەبرێ ب تابەکەی قوربان بناڵم تابەکەی قوربان بناڵم من بە ئێش و دەردەوە دەست بە ئەژنۆ قڕ بەسەر دایم بە ئای سەردا ها ئێمە چا گیرمان خواردووە بەدەست جێل و جەردەوە خۆمەکە مەزەحەی نەزان بەدەست هەرزە و گەندەوە دڵنیا بە کەس پێتان ناڵێ ئاوەکەم بۆ بەردەوە چۆن بوو چۆن وەڵا بژیت یعنی کە دەسەکەمە گیرفانتان نەحەق مەگرێ ئەم تۆ داێنێ یەک لەسەر یەک و بۆیەت و داێنیت و بۆیەت و ئەوە ئیشی خۆمە باش زۆری وات باشە متاڵاتی ئەمە چیەڵی بۆ ئەمەیە ئەڵێ ئەی متریبی حەریفان متری خۆزانی چی متری بەڵێ ئەها گۆرانی بێژ و دم بگو لێدا ئەڵێ ئەی متریبی حەریفان دەستکە بە نەغمەخوانی ئاوازی تۆیە بۆ دڵ وا دەفعەکا خەمان جا تۆ حەزەکەی من ئێستا ئەوەی تۆڵێم و بە دوایشتی کەژەڵێ بۆی وا نەزانانی هاتوانیت ئەتوانم ناتوانیت تۆ جۆ بگرە یاڵ تۆ جۆ بگرە ئەڵێ چی ئەی متریبی حەریفان دەستکە بە نەغمەخوانی ئاوازی تۆیە وا دەفعەکا غەمانی بۆ سیروانی کەلار و کۆڕنیشی سلێمانی بۆ بازاڕی بێپارە و قات و قڕی و گرانی متریب گیان بەبێ ئێوەش بۆمان لێدرا بەجوان ئەنی بۆیان لێدا ئارە وەڵا بۆیان وەڵای جوانە وەڵا جوانە باشە قینە ئەوە کوکوویە یعنی نازان بە کود لۆ دێ کودەی بی کودەی هێنی ئەمە شتێکی تر دەرێم ئەیڵە تێ بڕۆ بزانم ئەتوو ئەو گەلەکت پێ بەتا ئەو جارێتە دەری یاڵە تەماشە بەس ئەو من نارێم ئەوە حاجی دەرێ حادری کۆی دەبرێ ب لە مەیدانی بەهارە شارەکەی کۆ خۆبەی کشمیری دابە شەق وەکو گۆ هەزار ڕەحمەت لە حاجی بێ ئنجا لە تۆ ئەمنۆن بەڵام حەیف ئەم ئێستاکە بە تاک و کۆ ئێمە هەر لە یەکتر ئەکوژین لەسەر یاری کلاسیکۆ لەسەر یاری کلاسیکۆ لەسەر یاری کلاسیکۆ وەڵی بەداخەوە من ئەلەمە داوای لێبوردن لە هەر لە فیفا ئەکەم باشە ئێمە بۆمان لات ئین ناڵێن وەرزش بۆ ئاشتی و برایەتی و دۆستایەتی و تۆڵواایە و گشتی هەمووی فشەڵ و پۆز و فیز و قسێ هیچی تر نیە ئەنیێرە حەبر علاوانە ئەلەنەوەیە هەر ئەوەیە کە تۆیڵێ دەی شتێکی کە بڕۆزان وەڵا شتێکی کەش ئەڕۆم بەس باشە مادەمە با بچینە سەر و شتەی بزانم فەلسەفەکەی لەسەر ئەمە چیەڵ دەبرێ ب ئەڵێ کە تۆ قیبلەی دەمت ساوێنە قوربان کە تۆ قیبلەی دەمت سابێنە قوربان لەسەر قبلە دڵم مەشکێنە قوربان گشت ئیدارەن چی قەزا و شوێنە قوربان ئیسفادەی چی بڕۆ بیان گوێنە قوربان لە جێی وەسەف دەمیان پڕجێنە قوربان چۆن بوو وەڵی بڵێ چۆن بوو نازانم مینی باش قەدرم لێ نەکەی مینی باش بوو بەسی بۆ یاڵم مینی باش و باش تەواوی ئاسیەوە کرا بە ئیداری سەر بۆ خۆ و تەرتیبات و ئیتر بۆ جنەوە دەنیانی با بۆ تۆ باسی چیەکەی حەزەکەی بیکەن بەقار بەڵام ئەگەر بێت و ئەها خزمەت گوزاریە شتێکی ئاوا بۆ نەبەن بۆ چیانە برا بۆ چیانە وەڵی خۆ ڕاستەکەی لەمایانە ناتوانم بڵێم وانە چکەکە بوو بە ئەو شتە ئەبێ خزمەتی بکەی بێ نانی بیتی ئاوی بیتی کە خزمەتی نەکرد بۆ چیانە وەنیە دروست وایە حەکیم دەی فەرموو بزانم چی کەو پێەیە باشە فەلسەفە باس ئەمەیە ئەڵێ لەو ڕۆژەوە کام ڕۆژ ڕۆژە ناکە بە دەبرێ ب لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی هەرچە نەگەڕێم بێسەر و شێر ماوە داخی گەندەڵی و ماستاوە وا ئەوساوە دڵی من سەیرم لێ دێ لە دەست شاجوان کە نەتەقاوە دڵی من هەسەکەم لە هەدەفم داوە دڵی من ئارە وەڵا جوان و پێکاوە دڵی من وەڵا قسەکەی ڕاستە پاک و بێگرد وەک ماستە تەعجوب لە بلیمەتیت بەچی گەشتیەوە ئاستە ئیشی خۆمە کاکە ئیشی خۆمە وەڵا برا ئیشی خۆتە دەباشە بە ئەمەش و بەبیر بێنمەوە ئادەی فەرموو ئاساییە خۆ ئەچوو بەس ئەڵێ پاییز بوو باران نمنم ئەباری نیگای چاوانی پاییزی و مەستی وەک چەم ڕژایە دەشتی گیان دەستی خۆزگەمی خستە نێو دەستی چی عەرزەی جوان بوو بۆ خۆیان بردیان
هەرچیش نیاویست کراوە سیتی چۆن بوو جوان بوو حەکیم یەک شتیکە و پێڵە ئادەی ئەمە بزانیت زۆر مهم بەس پێش ئەوە باسی یاوە کاڵی سیتی و میتیە ئەی قەینا و هەم بۆ عەرزە جوانیان بۆ خۆیان بردو کرا بە سیتی ئەی قەینا ئەی بۆ باخ ئەی بۆ کشت و کاڵ کوڕی بە فەلاح کورە کاکە گیان ئێستا کاکژین هیوایەتی پرۆژەی زۆر زەبەلاحە دۆمۆنیکا و شاجوانێوێ کەی ئیمانی بە فەلاحە عاشا بیلاک باس ئیمانی بینیە بەخوا باهی ئەوە لەسەری نەڕۆین بڵێ بۆ بۆ بە قوربانە بە ئەم پەیجەوان و ئەم مایکەوان و ئەم تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و سە پێمان نەزانێ بەخوا ئەماکەن بە فلیمی کەس نەیبینی بێ وازی لێ بێن باش بەس ئەمە گوێ بگرێت ئەمە ئیتها لب لب دای ها لب لوپ ئەمە لوپە دای بابزان ئەم لوپە چییە ئەڵێ دەبرێ ب فیدای ڕوخساری ئاڵە بم ئەڵێ خورشیدی تابانە باڵاگەردانی باڵاو ئەڵێ شمشادی بستان ئەوەی کە ئێستا ئەبینرێ ئەو فەوزا و هێجانە لە میدیای پرۆفیشناڵە لە کەناڵێکی خۆمانە خاترگرروم یەشک برن هەمووی 4-5 مایکەوانە جوانە مایکەوان مایکەوان هەر بژی حەکی ئای وەڵی برا خۆتی ئەگەی قابلە ئەچۆ تۆ پیا و هێنا دیا ئەی چۆن باشە دەی فەرم ئەمە سەری لێ دەرکەیت یعنی زۆر زۆر میهیم دەبرێ ب ئەڵێ دڵ لەبەر دەردی فیراقی یارە مەیلی مەی ئەکا جوانە ئیکۆی بەری ئەمە باشە سەیکە دەدەی بە ئیکۆ جوانە دڵ لەبەر دەردی فیراقی یارە مەیلی مەی ئەکا گوێ لە دەنگی ساز و عود و بەرزمی نای و نەی ئەکا شەڕی میدیای بێئیسفادە کێ حەز لە شاشەی ئەکا خوێن و کوشتن پەخشەکەن و وایە خەڵک زۆر سەیەکە 9,000 بینەری هەیە و چاوەڕێی دەکەیەکە دەکەی وەڵی برا ڕاستەکەی شەڕەکەیەکە چۆن وەڵا عیبینیەوە تا پێ دەڵێم ئەم بەڵێ چوارکەی ئەوە لە داکەی ڕێک شارەکەی توێ شەڕەکەی وتیڵێ 9,000 بینەری هەیە و چاوەڕێی دەکەیەکە جوانە جوان وەڵی هەرچەند هیلاکشم کردی حەکیم بەس ئەمە بۆ ئێژم و ئیتر هەوڵ دەبڕۆ بەڵێ متاڵاکە و شتەکانی خۆتەوە باشە لە خزمەتان فەرمو چی هەیە جواب بەمەوە دەفەرمودەی ئەڵێ هەموو بە عەزرەتەوەن گوڵ فڕێدەنە بەر پێت خوایە ئاخۆ گوڵی کێ بەدڵتەوە ئەلکێت شێتمان کردە فەیلسوف و فەیلسوفمان کردووە بە شێت خەڵک ئەخەینە ئەو جێگایی بەزەڕە بۆ و جێگا نابێت وەکو سەیسایەق چاوەڕێن ڕێگا و کۆڵانمان ڕێک بخرێت وەڵی پێش ئیسە قسەیەکگر هاوت ئیشی خۆمە ئیشی خۆمە بەخوا ئیشی خۆتە ئەمن بۆ لەیتەوە بەسەر چاو شێتمان کردە فەیلسوف و فەیلسوفمان کردووە بە شێت خەڵکە خەینە ئەو جێگایی بەزەڕە بۆ ئەو جێگایە ناشێت وەکو سەیسایەق چاوەڕێین ڕێگا و کۆڵانمان ڕێک بخرێت چۆن بوو حەکیم گیان لە لای منەوە هەمیشە دەستخۆشی و بۆ دێت ڕێمەی بڕۆ فەرموو بڕۆ متاڵاکە و دەی ئێوەش خواتان لەگەڵ بێت